کاسبکاران و دوکاندارانی شاری سلێمانی ڕای دەگەێنن ئێمە لەگەڵ داواڕەواکانی خۆپیشاندەرانین بە شێوەی مەدەنیانە، بەڵام خۆپیشاندەرانیش پێویستە قوتی ژیان و ماڵ و منداڵی ئێمە لەبەرچاو بگرن. ئێمەش بژێی ژیانی ڕۆژانەمان لەسەر ئەم کەسابەتێ ئەیکەین. مامۆساش و مۆزەفیش حەقی خۆیەتی، ئەگەر موچەکەی نەیتێ بژێی ژیانی ناڕوات، بەڵام بە شێوەیەکی مەدەنیانە، بە شێوەیەکی ئاشتیانە، بەڕاستی زەرێکی زۆر لە بازاڕەکە ئیراوە، بازاڕەکە کەس بووە، بازاڕەکە نەماوە. خەڵک کە ئەیبینێ ئەم مزەهەرانە هەیە لە دەرەوەی شاری سلێمانی، خەڵک ئەوەی تر ئەترسێت. ئێمە وەک کاسبکار داوامان ئەوەیە ئەم خۆپیشاندانە بەرنە دەرەوەی ناو بازاڕەکە، بەڕاستی بژێی خەڵک ڕۆژانەی خەڵک لەسەر ئەوەیە کە کەسابەت کە پێش خۆپیشاندان بازار باشتر بوو، بازار هەبوو، جوڵەیەکی تیا بوو، چۆکە حکومان مەعاشیشیا بوو، تۆ جوڵەی تیا بوو، بەڵام ئێستا چنەسەی ئەمڕۆ چەنە بازار چۆڵە، بەڕاستی زەرمان زۆر کردووە لە ڕووی کەسابەتەوە، خەڵک وەستاوە، ئیشی وەستاوە، کابران نایە بوو ئەترسێ، خوا نەخوازە خۆپیشاندان شتێک بێت چی بکات، هیچ چارێکی نییە، بەڵام ئێستا بەڕاستی زەرمان لێکەوتە، بەڕاستی بازار وەستاوە و ئیش و کارێکی وانە بەخوای گەورە. بەشێکی تر لە کاسبکاران ئاماژە بەوە دەکەن بە هۆی خۆپیشاندانەکانەوە بازاڕیان زۆر لاواز بووە و ناتوانن کرێی دوکانەکانیان دەربکەن. کرێمان لەسرە ئەو بازاڕەکەیەک ینی جوڵە وەستاوە، تەنانەت مەسرف و کرێ دوکانەکەش دەڕاکە، یعنی حەقە بە شێوەیەکی تر، بە شێوەیەکی مەدەنیانەتر، نەک ئەوەی کە ئێستا گوزەرێت نازانمەوە، بەس تعبیر لە خۆپیشاندان ناکە، تعبیر لە دەنگی ناڕازانی ناکە، ینی تۆ ئەتوانی لە کاتی هەڵبژاردنە بایکۆتی هەڵبژاردنکەی، ئەتوانی بە شێوەیەکی مەدەنیانە دیموکراتیانە ڕێکاری کە بگریتە بەر. خۆپیشاندانی مەدەنیانە بۆ داواکردنی ژیانێکی باشتر و دابینکردنی قوت و بژێوی مافی ڕەوای تاکەکانە، کاسبکارانی شوێڕای پاڵپشتیان بۆ مافاڕەواکانی خۆپیشاندەران داوایان کرد قوت و ژیانی ئەوانیش لەلایەن خۆپیشاندەرانەوە پارێزراو بێت. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.